وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ساعاتەکانە ڕابردوو اتفاقێکی گەورە لە تاریخی جەهانا کەوت و ئەم اتفاقە گەورە جێگەی باس و گفتوگۆ کردنەوەس بۆ ئەوانەی کە گەرەشیانە لە دنیا حاڵیان بوێت و لەو دیوە تعاریف و شاشەکان تەلەڤیزیۆن و تەبلیغاتە نظام سڵتەی جەهانی مەسائل بوێنن. بزانن ساعاتێ پێش عدەیەک خەڵکە معتەرز لە واشنگتۆن پەنامارە ساختمانە پارلەمانە ئەمریکا یاندا و ساختمانە پارلەمانە ئەمریکایان بۆ ئەووەڵین بار تەسخیر کرد. نەمایەندەگانە پارلەمانە ئەمریکا سەنایە ئەمریکا دەرچوون لە دەسە مەردم دەرچوون، ئەوانەی کە مدعیانە نوێنەرایەتی مەردم بوون دەرچوون. راپەڕینە کوردەوار سەربەخۆ گەرەکێسی ئەم ئەمر مهمە تاریخیە تەحلیل کات تا ئەم دەقیقە کە چه اتفاقی کەفتگە ئەهەمیەتە ئەم اتفاقە استثنائیە تاریخیە وا لەکوێ و بۆ ئەم مەسئلە مهمە. پس ئێمە ئیمشەو گەرەکمانە بەڕەسیە مهمترین اتفاق تاریخ نظام سڵتەی کەپیتالیستی لە ئەوج ئیقتدار خۆیە لە پەیکەرە و لە وجود دەوڵەتە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بکەین. بزانن ثابت بوو، ئیسبات کریا کە نەهادهای ئیلاهیاتی کە مؤسسات دەوڵەتی بوون و بە قەوڵێ طبق ئیدعای سەردەمداران و ساحبان کۆرپۆرێشنەکان دەوڵەتی مەرئیکردنەوە ئاشکارکردنەوەی پەیکەرەی مەردم بوو لە ڕۆح ئەم مؤسساتە بەدەسە مەردم ئەم تەسویرە شکیا. ئەمە وەسە چی؟ ئەمە وەسە ئەوەی کە لە نظامە جودۆ کریستیانەتی نظام کلیسا و کنیسە هەیکەلە بایۆسە شا هەیکەلە سیاسی شا غەیرە قابل حەملەکردن بوو. شا نامرێ نە فیزیکەکەی، نە ئێدوارد نامرێ دەیوید نایەتە جێگەی، نە نظام پادشاهی نامرێ پادشاه نامرێ. بۆیە وەختێ شاهێک ئەمرێت و خەریکن تەشی جنازەیە شاهێگەکەن شعارەکە ئەمەسە لانگ لیڤە کینگ، هەر بژی پادشا مردگە. ئەمە کامە پادشا بژید، کامە پادشا نەهادە پادشاهی بژید، هەیکەل بایۆسە پادشاه بژید، هەیکەلە سیاسی پادشاه بژید. بۆیە تەرۆرە پادشا لە مخەیلەیە هیچ ئینسانێکە عبوری نەکرد. ئەگەر کەسێ جورئەتی بکردایە و پادشاهی بکوشتایە یا لە وەسەت دەربار و تەقەی بکردایە لە پادشا، نظام پادشاهی بردووە ژێرە سوال. کە تۆ ئەوێنی ئەم اتفاقە پێش دەرامەدە اتفاقە دروستکردنە ئینقلابە ئۆکتۆبرە ڕووسیاس تەزار ئەلێکساندەرە کوژن و تەرۆریەکەن. پس ئەنچێکە لە گرام مهمە هێشتنەوەی هەیکەلە مقدس و بایۆسە پادشاه بوو. بۆیە وەختێ مردم پاریس ئەڕواتە ناوە کاخە وەرسای تەکە نەگەهبانەکانە دەرەکەوێ ژنانە پاریسی ئەگەن بە لویە شانزە بە مەحزێ چاویان بە لویە شانزە ئەکەوێ شعار لانگ لیڤ کینگ بەرزەکەنەوە بژی پادشا کێ ظاهرەن مردمە معتەرزێک کە بەرعەلەیهە نظامە پادشاهی قیامی کردە. ئەما چون فکر ناکاتۆ کە پادشاه قابلە مەرگە
ونهاد بادشاه قابل لدسچونه أمسك اتفاقي كفي وأما ردما لوي شانزن ناقرن اتفاقاتك لتي انقلاب فرنسا وانقلاب كبير فرنسا أكوي كمنتهي أوي بكشتن لوي شانزا وماري أنتوانت لمانغ هاي بعده. أما بين السلام الولايات المتحدة أمريكا الولايات المتحدة أمريكا خلق كيف فرقك خلق أوروبا فرقي والكوي خلق أوروبا أكثرية تخم الرعية. يعني شي تخم الرعية؟ يعني جدا درجة رعية زادا. لذا رعية زادة تيك بناوي جلوري يا عزمت نافهمي كاورا اگر تشتيكي لعزمته لمردانجي ولشكو بفهميا ياخو نأول رعية. مردم أمريكا فرقيان چيتك مردم أوروبا هستي أولية تشكيل دهندية أمريكا بريتين لو رعية زاداني أونو صاحب زمين لأمريكا زمينيان بيئدن لأمريكا خويان أونو مالك أونو ملاكين لأمريكا. وقتك أجانا سر جريان انقلاب سازي لأمريكا بو خاطري أوي كأم إيالة منفكانة ليكتريو قريبدن بحثايا كدرقري لناويان أمسا إدارة كردني قلم رويكي وسيع وكو أمريكا فقد بنهاد بادشاهي أكري. أمسا دواي داستان هاي كيفرة أم شكل لحكومة دروس أكن كإمرو أيوين ولا 1860 أما لن تبديل بكوربريشن أوي ببعد أوي كوالا الولايات المتحدة أمريكا يعني تبديل أوي ببونغاهاي مالي بونغاهاي تجاري وحاكم أوي بلام يك اتفاق مهم لجهان غربا كوتغا ولدنياي انقيادة خلق أمريكا فرقك تك خلق أوروبا. بويا تو أوينيت يكسري تفاوت موجودة. مثلا بو خاطري أوي أم أمريكا دروس كرياغا ويا الدمالكين تيابوغن انحصار مطلق خشونة نيلة دس الدولة بتنهاي مردميش أتوانن صاحي وأصلح بن توجه كان دروستا كأعلقرا قانون حاكمة وانحصار خشونة إيشي لدست قانون ودولة تاوي. أما زمانتك كدان رياقة بو أوي كخلق أمريكا داري أصلحون باعث أويد كدولة أمريكا نسبة بمردم أمريكا توزي باحتياط وبرخوردك. أما نكتة أول أما نكتة مهمة أم جريانة كبدر ديما أخوة بو إما مهم نية أمانة طرف داران ترامبن أمانة تنأچن شلأچن كرة خاسن كرة خراون أو اتفاقك خستيانا بومان مهمة. چي بومان مهمة؟ لدنياي كاك إيما محاصرة بوجين لدنياي كاك إيمي مردم موجود نيين وبي مردم كرياجين ومردم نيين هاتن وتيان الشكلة مرئي بوغ مردم چه شكلية مردم نامرئية كي مردمه هچ نازاني كوا مردم كز نازاني مردم چيز كز نازاني دي أم مردمه چه شكلي تو أتواني بي بيجي مردم أم مردم متبلور أويد للروح اشتيكا روح مردم متبلور أوي لشتيكا بناو الدولة أما هي قلوتي خب أم دولة تشيا أم دولة يكسري مؤسسات شركات كوربريشن كأمانة متعلقا بمردم هن مردمه دستگاه قضایی پارلمان كاخ رئاسة الجمهوري بنك مؤسسات درماني مؤسسات آموزشي وپرورشي مؤسسات كنترولي أمنيتي أمانة تبلور مردمين نهاد هاي مردمين وكو چي وكو هذا بوليس وكو هذا ارتش وكو هذا بنك وكو هذا وكو مؤسسة
دەوڵەتی پارلەمان. پس ئەمانە توانیان بە مقدسکردن و ئیلاهیاتیکردن مؤسسات دەوڵەت هەتایە ماندگارکەن بەسەر مردمەوە. یەک اتفاقە گەورە کەوتبوو، ئەویش ئەمەسە: تۆماس هابز مەقولەیەکی هاوردە ناوە دەوڵەت تحت ناوە ئەمنیەت. تا بەر لە تۆماس هابز بە خانشی یەهودیەت عدالەت لە سەرەوەی ئەمنیەت بوو، لە سەرەوەی قانون بوو. بەڵام دوای تۆماس هابز مەسەلەیەکی تەرح کرد لە ژێر ناوە ئەمنیەت، تحت ناوە ئەوەی کە وەزیفەی دەوڵەت ئیجادە ئەمنیەتەوە. بۆ ئیجادە ئەم ئەمنیەتە وەزیفەی هەز مردم خەلع دەسەڵات بکات و تووڕەئی کە ئەخلاقی ترین حەق ئستفادەکردنن لە زۆر و لە دەسەڵات یەکێک لە ئەخلاقی ترین حقوق ئینسانە. ئەمیانە لە بەشەر سەندوو و دایانە دەسە نەهادە دەوڵەت، وتیان دەوڵەت مردمە، چۆن مؤسساتەکەی مردمە. لای ئێمە پێئێژن چی؟ پێئێژن مۆڵکە گەشتی. مۆڵکە گەشتی بووگەسۆچی بارەگای حیزبی و پارلەمانە حیز و بۆنگا و بانک و بووگەسۆ ئەمە، ووتیان ئەمانە قەیر قابل تەخریبە، وەکو ئەوەی کە هەیکەلە بایۆسە شا ناکوژرێت، تۆ ناتوانی تەقە بکەی لە شا. لانگ لیڤ کینگ. خۆ اتفاقێک ئەمڕۆ کەوت ئەوە بوو مؤسسات ئیلاهیاتی مرئیبوون مردمی توسط مردم اشغال کریا. پس قداست ئیلاهیاتی کە لە چمکە مردمەوە ئەهات توسط مردم ئەمریکا ئبتال کریا، و ئەمە گەورەترین اتفاق تاریخیە قەرن و قڕونە گوزەشتە بوو. پس دەستگاه کۆرپۆرێشنیە نەهاد سوڵتەی جودو کریستیانەتی کە لە خونجاندن دەسەڵاتە خۆیان لە زەمینیکردن حکوومەتە خواکەیانە یەهوە و گادیانە کە زەمینیان کردو هاتن شکڵ دەوڵەتیان مؤسساتی و مقدس کردو. پس پارلەمان بوو بە چی؟ بوو بە مۆڵکە گشتیە مردم، بوو بە تەبەلورە ئێرادەی مردم کە نوێنەرە مردمی واتیە. ئەما مردم ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئمڕۆ لە گەورەترین دموکراسیە جەهانە، دموکراسی پەلامارە پارلەمانە ئەمریکا و سنای ئەمریکایاندا وەگرتیان. پس لەگرا بوتە گەورەی قانون، بوتە گەورەی مؤسساتە ئیلاهیاتی توسط مردم شکیە. حاڵیتان بوو، فەهمیتان لەگرا ئیرادە مهمە، فەهمیتان لەگرا حەق لە خروجۆ تێتە دەر، فەهمیتان لەگرا وەختی ئیرادەت بوێت و تعریفی ئەکەیت و جەهان چ شەکڵیە. تۆ وەختی زیقە کردو لە بەرامبەرە ئامریکا و کەفە ئەچەراندە بەرامبەرە UCLA و ئستانفۆرد و نوام چامسکی و حەیز و دز و گەواد و سلبریتیە ئەمانە، ئمڕۆ تبقە ئیدعای خۆیان مردم هاتە مەیدانۆ و مردم وتیە ئەو مؤسساتی کە تۆ ئیژی مەرئی بوونم منە ئەز ئانە من نییە. ئێوە دیتان حیزەکانە پارلەمانە ئەمریکا لە دەسە مردم دەرچوون. من کارم بەمە نییە مردمە کیس، مردمە چۆن فکرەکاتۆ مهم نییە، بۆچی چووگەسە ئەوی مهم نییە. ئەم مردمە ئەحساسەکە ئەم بەشەی کە ئەمان پێیان وت نەهادە ئیلاهیاتیە مقدسە مردمی نەمردمیە، نە ئیلاهیاتیە، نەمتەعەلقە بە ئەوانە، نە هەنە ئەوانە. پس بۆ ئەوەڵین بار لە تاریخە لە سەرمایەدارترین ئیمپریالیزم جەهانە دەوڵەتە ئیمپریالیستی کۆرپۆرێشنی ئیاڵەتە متحدەیە ئەمریکا مشتێ مردم سابتیان کرد نەهادهای بوریکراتیکێ کۆرپۆرێشنی نەمقەدەسە
نە ئیلاهیە نەچێ و ناچێتە لای چرخیان تیک 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 خەریکن کار ئەکەن و کەس بۆی نییە بچێتە بەرەوە. ئاغای جۆ بایدنە جوولەکەیە ئەحمەق هەڵ ئەگەڕێت و بە مەردم ئێژێ ئەمە کیۆسە، ئەمە ئاشوبە و ئێمە ئەم ئاشوبە ئەکوتین. ئای جۆ بایدن باوک ساحێوە خۆتە دەراورد ئەزانی بۆ تۆ خەریکی جامعەیە ئەمریکا دوو قوتبی ئەەکەیتۆ هەر ئەو مەردمە مەڕ و ماڵاتە فەرقە کاتەکە مەردمە ئوروپا تا دوێکەیش ئەگەر قسەی نەکردگە کردویانە گوێی ئەیانوت مؤسسات و نەهادەکانە کۆرپۆریشنە ئەمریکایی هەنە مەردمە. وەلێ تۆ ئیستە شاردارە پایتەختە هاوردگە ئیعلامە مارشال لۆ ئەکا، ئیعلامە حکوومەتە نظامی لە 6 ئێوارەوە تا 6 بەیانی ئەکا. دەیبا بزانین ئێوە ئەمە ئەوەنۆ بزانین یەک اتفاقە مهم کەوتگە، یەک اتفاق خیلی مهم تاریخی. مؤسسات الهیاتی دولت زمینی خدای مسیحی یهودی زمینی توسط مردم اشغال کریا. یعنی چی؟ یعنی تقا کریا لناو چاو قداست دولت حیز. ایسته با دولت بیت خیابانو، ایسته با طرفداران مؤسسات دولتی بین خیابانو، با بیت شر مردم تک مردمه بابی کنم کارب کن. خیلی قشنگه به جهان، خیلی زیباوی چون ایمه لجیر چکمکانه تبلیغات مشتی قحبی فاحشه نظام سلطه جهانیه بزوان خومن ورو گیج بوین. راپەڕیوانە کوردەوار لە بیرتان تێ لە شەقامەکانە کەلار و کەفریە پێتانمان و دەست خۆش مەچەک خۆش مەشیایە سەرە ڕەشتان بگرتایە، مەشیایە قەڵاچۆلانتان بگرتایە، ئەم بێشەرەفانتانە ئیعدام کردایە. چون مردمە ئێمە نازانێت کە حەق لە خروجۆ تێتە دەر، حق زمانه تتدر تو حال خراوة تتدرو وقيام أكي وأيجي من محكوم نيم من حاكمم وحاكم أمينيمو كر خرتو كيلوي دايني أجي تو چكاري أخوري بسر إيما تو كي ولو مردم إيما چون ني أزاني مردم إيما چون ني أزاني كيس تعريفي لخوي نية نازاني مردم چه شکلیه او پوفیوزه بنه جولکانه ناتواني تکلیفیان روشن کاتو. ولی اتفاقات امریکا اما مشخص اکا چه اتفاقی بکفه دسو مچک اوانی و امرو توهم نظام سلطان شکاند. خوش آفر مردم امریکا ثابتتان کرد حیز و دز ناتوانی اتفاقات دروستکە. مردمە کزۆڵ و برسی و گەواد و پوفیوز و سوالکەر هیچ اتفاقی دروست ناکە. کێ ئەتوانێ اتفاق دروستکە؟ ئەوەی کە لە خۆیان هەستە بە غورورێکەکە. لام ئوروپا دەوڵەت تەپی داگەسە سەر مردم زاتی نییە ورتەی لێەوە بێتە دەر. وەلێ لا هيكل دولة مدرن جهان يالات متحدة أمريكا مشتي أمريكاي چون سناي قحبي أمريكا ينقرت ووتيان أما هيكل مقدس مردم نيا أما تبلور الروح مردم نيا أما فساد خاني مشتي قوادة حالي تنبو فهمیتان خو ئێوە فرەحەزەکەن بە ئەمریکا و فرەحەزەکەن بە بابا ئەمریکا چۆن ئەمە فێرناون، چۆن حیزە و گەوادی و قەحبەی فێرەون لە پۆڕنەکانە ئەمریکا. ئەی چۆن لە ڕۆڵەکانە ئەمڕۆیە کە چوون سنایان گرت فێرناون. چۆن فێرناون؟ چییە ئەوانە نافەهمن دەهاتین ئەرازل و ئەو باشن. تو فکرەکەی جۆ بایدن ئەیوات و ئەم تۆڕەهاتە وتی
دي قانون أساسي يالات متحدة أمريكا يجي مردم حقي هز اعتراضك ما قلنا يجي دي مردم اعتراضي كرگه خواردگیسی به نهادهای بروکراتیک گره کسی چوسکه مردم بابجی دی چی بکینو ناویتو قسقسی ایمز هاتن اراده خوینین سپان بسر پارلمانو چیه کی اندی تا برو گله دی پیاگو بیانده برو گله آدی بیانده برو گله بیانده نبنو گله ناتوانن چون لادعای خۆتان گیرتان کردگە بزانن ئەم ئازادی بازی و لیبرالیزم بازی و تڕەهاتێ بەناوە قانونە استقلال ئەمریکا هیچ وەختێ بە منسەیە ئیجرادا نەنریا هیچ مردمی خروجی نەکرد گشتی فکری ئەکرد چی وا مردمیان پەروەردە کرد و کەچی کە دەوڵەت تەبەلور ڕۆح مردمە ئەمریکاس کە مؤسسات ئەم دەوڵەتە قداسەتی هەست چون ئەز ئانە مردمە ئەمریکاس وەلێ ئەمڕۆ کێ چووە پارلەمانە ئەمریکای گرت کێ گرتی مردم گرتی یعنی چی یعنی هیچ مؤسسەیە لەم دنیا قداسەتی نییە یعنی هیچ کەسێ نوێنەرایەتی مردم ناکاوە هەیکەلە مردم لە هیچێکا متەبەلور ناوێ ئیلا ئێرادەیە تاک بە تاکە ئینسانە حاکمە سەرزەمینەیەک حاڵیتان بۆ ئەم تڕەهاتە دیتان چۆن شکیە مهم نییە ئەوێ تۆ چی مهم نییە بەکوێ ئەگا مهم ئەم حرەکەتە بوو یەکێک لە وەسەتە جەمعیەت و لە دەربارەشا هەڵسا فیشەکی نیا بەناو چاوە پادشاهەوە مهم نییە پێکا یان نەیپێکا مهم ئەوەسە نیشانی دا کە هەیکەلە پادشا قابلە کوشتنە وەختێ تۆ تەقە ئەەکەی مهم نییە ئەداد لە عەلیە خامنەی ئەی کوژێتیانە مهم ئەوەسە تۆ تەقە ئەەکەی و نیشان ئەدەی هەیکەلە عەلیە خامنەی قابلە کوشتنە ڕەهبەر قابلە کوشتنەوەیشی لە بینی بۆیە بگەوادە وەختێ ئەمڕۆ مردمە ئەمریکا پەلامارە سنایە حیزە فەساد کە دەی مشتێک گەوادە کۆرپەرێتیاندا سابتیان کرد هەیکەلە گەوادە کۆرپەرێتە نەما ئایندگی لە هیچ حزورە هیچ مردمێک ناکە و ئەم اتفاق قەشەنگێ بوو بۆ جەهان ئەسڵەن کارم بە منیە مردمە کێس سەتح ئاگاهی وا لە چه حدێکە بە چه نیەتێک و چووگە کێهانی داگە چووگە کارە من ئەمەسە هەر کەسێ ئەم کارێکە کارە قەشەنگێکی کرد هات مؤسسات ئیلاهیاتی شکاند و شکاندی نە دەوڵەت مقدسە نە بانک مقدسە نە پارلەمان مقدسە نە شاه مقدسە هیچ گەوادێ کە بەخۆی شغڵ حاکمیەتی تعریف کردگەسە و خەڵکی بێدەسەڵات ئەکا و ئینحسار و خشونەت ئەگرێتە دەسەخۆی مقدس نییە مردمێ زێنگە کە بیر لە گلۆری ئەکاتۆ لە عەزەمەت ئەکاتۆ نە لە نان لە شەوکەت ئەکاتۆ لە ئێرادەی خۆی ئەکاتۆ ئینسانە برسی وە شوێنە نانا گەوا باوک قورسێنان فڕە بە بەردەمی وەکو سەگ دووچکەت بۆ تەکانەدا وەلێ ئەوەی بە شوێنە شکۆ و عەزەمەتا چوو ئێرادەی خۆی ئەسەپێنێ بەسەریا بۆیە پارلەمان ئەشکێنێ وەڕاتنەوە پارلەمان ئەوە بە شوێنە شکۆ هاگەڕێ ئەوە شکۆی بریندار بووگە برسی نییە مەرتی کە حاڵیت بوو کێ ئینقلابەکە ئینسانە با کەرامەتێک لە خۆیان غورور ئەوێنێ مەردانگی ئەوێنێ ئێرادە ئەوێنێ تەوهینی پێ ئەکرێ ئەحساس بە تەوهین ئەکا خۆی مەرجەعە جەهانە خۆی کانونە هەرچی چتە ڕوا ئەیگرێ ئێستا ئای جۆ بایدن بچۆ وەمانە بێژە ئەمانە ئاشوبگەرن کوڕوە بیان کوژە چوە ناوە تاریخ چوە ناوە تاریخ و ئەگەر ئەمانە ئێرادەیان بێسن یەک کاریان کرد بێوێنە لەم تاریخە سابتیان کرد نەهادهای دەوڵەتی قابل لێدانە و مردم ئیشێ لێیان بدات و نابودیان کات و ئەمە ئاغازە دەستپێکە تەحەوڵاتە ئاغەندەس
ڕاپەڕین و کوردەوار سربەخۆ پێش و هەرچی ئەم جەریاناتە کەوت و تەمام ئەم اتفاقاتانەی بەحس کرد کە یارە کوردی کە ئینسانە کوردی دەبێ بیکات ئەوە خەریکە دانە بەدانە نمونەهایەک لەمانە لە ئەرباب گەورەتان ئیاڵەتە متحدەی ئەمریکا دەرەکەفێ حاڵیت بوو کاورای دەهاتیە کاو لە هاڕیاگە سوال کرد حاڵیت بوو چه شکلیە حاڵیت بوو اتفاقات کی ڕقەمی ئەدا فهمید دەوڵەت دموکراسی ئەگرا دموکراسی حاکمە مەرتیکەی پۆفیوز کاورای ئەمریکای هەڵەگەڕێت توێژێ لەگرا تەقەلوب کریاگە لەگرا ئێرادەی من نەبینریاگە لەگرا کڵاوبەرداریە کارم بەمە نییە چەندێ ئەمیق چووگەسە ناوە داستانەکە هەر ئەو دەوڵەتە وا ئیمپریالیزمە جیهانە وا ئەمریکەن دریمی بە دنیا ئەدا وا هالیڤودی هەز وا مردمەکەی ئەوەنە فوی تێکریاگە و ئەزانێ ئاغانیە لەم دنیا خوێنەوێ هەر ئەو مردمە ئەو مؤسساتەی وا تۆ دڵە قەنجەچی بووی و خەریکی خۆتی بۆ جەڕئەدەی ئەو ئەچێ داگیری ئەکا تێی هەڵەدا تفیتێکە ژێ ئەمە گەواتخانەز ئەمە پۆفیوز خانەز مشتی گەوا تحتە ناوە سناتۆر کونە و پیا دەرنەچن دەی گەوا باومەتونەوە ئەندەمایندەی مردم نییە بۆ دەرەچی بۆ ئەترسی بۆ هەڕائەکەی بۆ نیشانی نادەی نەمایندەی مردمی هایتە گشتی ئەمانە تەئاتر بوو هایتێ گشتی ئەمانە نەمایش بوو ئەمانە مشتی زۆڵەزای بنەجووی ساحبانە کۆرپریشنەکانە جەهانن مشتێ پەدەر پیشەن جەدەن دەرجە تەپیان داگەسە سەرە مردمە دنیا لە مردمە دنیا کۆی لەیان دروست کردگە ئەوەی ئەمڕۆ و پارلەمانی گرت ئێرادەی بوو بیری لە عەزەمەت ئەکردو کارگەرە سوالکەرە برسی نەبوو حاڵیتە گەوا دە حیزە تەجاوز پێکریاگ نەبوو حاڵیتە بۆ ئەوەڵین بار لە تاریخە ئەمریکا دانێ وەکو ترامپ توانی گێسی 2000 نەفەر بێرێتە دەر و مؤسسەیەکی دەوڵەتی بگرێت ئەمە قودرەتە کاورانشانیدا لەکوێ لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا وا تەواو دنیا خەریکە نۆکەری و ماساوکردن و حیزە حیزەز بۆی لەگرا مردم ئەمریکا نیشانیدا لە تەواو مردمەکانەتر دنیا ئاوانگارترە ئیسە فەهمید ئیستا تۆ ئەفەهمی مەتن ڕاپەڕین چه شەکڵیە ئیستا تۆ ئەفەهمی جەهانە کوردی کامە جەهانە ئیستا تۆ ئەفەهمی ئەو جەهانە کوردیە ناوێت و قامک ئەو ئەمریکاییە وا ئەمڕۆ پارلەمانی گرت ناوێت و قامکێکی ڕۆڵەیەکی کوردی واقعی وا مەتنە ڕاپەڕینی هاوە دەسە و مەرتی کە حاڵیت بوو مارشال لۆ تێرن حکوومەتە نظامی تێرن ئەژن ئەم مردمە دیس ئۆبەی بووگن فەرمان بورداری ناکەن دابیانگرە بەرە فیشەک ئادەی کوڕی گەوات ئادەی تحت ناوە ئەمنیەت و نەهادە مردمی یاڵەتە متحدەی ئەمریکا ئادەی خەڵکی بە بەرە فیشەک دەی لە ئەمریکا بیان دەبەرە فیشەک تا بزانم دەوڵەتەکەت ئەیواتۆ مشتێک گەوادە سەرمایەدارە جوولەکەی حیز ئەیوەنۆ تا بزانم ئەیوەنۆ ئێتۆ کافیە ئەم جامعە دوو قوتبی کەیتۆ مشتی حیز و خەسیاگ و بنە ڕعیەت و ڕعیەت زا و گەوا باوک لە بەرامبەرە مشتی ئینسانە عەزەمەت تەڵەبا کە خۆی بە حاکم زانی و ساحێ و ئیرادە مە تۆ نایژێمە پارلەمانە مردمە مەیلسی ڕاتە ناوی دائەنیشێ کەسافەتی تێکە ئەخە پارلەمانێک عەزەمەتە کاورا دەرنەزەر نەگری هەر بۆەوە خاسە بڕۆی بیکەیتە توالت مەرتیکە حاڵیت بوو کاورای خاوەرەمیانە یە دوا کەوتگە هاڕیاگ لە ژێرە تەساویرە نظامە سڵتەی جودۆ کریسیانیتیا فەهمید ئەزان چه اتفاقە گەورەیە کەوت شکاندنە تەسویرە مقدسە نەهادە مەرئی بوو گە مردمی تەبلیغ کریاگە تەوەسوتە کۆرپۆریشنەکانە دنیای نەئۆلیبراڵی شکاندیان سابەتیان کردە مە نەمایندەی مردم نییە مە ڕۆحە مردم نییە هیچیش مقدس نییە مشتێک گەوادی شیواتیە وەک مشتێک گەوادەکە دەرچوون ئیستا چووگەن لە پشتە قانون و وەزعیەتە ئستثنائیە بین ئیعلام و وەزعیەتە حکوومەتە نظامی بکە دابزانم ئەیوەنۆ ئەگەر ئەم ئیرادە واقعی وێت دۆناڵد ترامپ هەنووس وا لەسەرە قودرەتە و ئەگەر ئێوە بکەونە خەڵک کوشتن ئەو جار ئیشی شەڕە دەسە و یەخە بکرێ خیابانەکانە ئەمریکا بابا ئەمریکاتان تووشە قەیران بوو بنە ماڵی گەوادە بارزانی گوێ دواپێ
تۆخمە حیزەکانی تاڵەبانی گوێتان واپێ هەر ئەو مردمە لە کوردەوار وە چنگەکە قەساوی هەڵتانەوەسن کوڕە حیز ماگێسی ئێوە لە مردمە ئێمە حیزەتان دروست کرد نەمایەندەگانە دەوڵەتە ئێران نەمایەندەگانە کۆرپۆریشنەکانە منتەقە دانە بەدانەتان بە ئیرادەی مردمێک کە ئیمڕۆ قەداسەتە موەسسەساتە کۆرپۆریشنیان شکاند ئەدرین لە سێدارە وەکو سەگ ئەتان تۆپێنن حاڵیتان بوو ئەمە ئاغازە پایان نظام سڵتەس مەگەر ڕەوایەتێکی تر بێرن بنە حیزە بنە جوولەکەینە بێرنی ڕەوایەتێکی تر بێرن لە تایف الحیەل نەما ناتواننی تر ناتوانن ئێوە خەریکون مردمە حیزە برسیە سوالکەرە بۆ گەنە گاندەرتان دروست ئەکرد هیچ کام لەمانە هیچ وەخت هیچ تەحولێکیان لە دنیا نەکردگە ئینسانە عەزەمەت تەڵەب جەهانی تەخیر داگە حاڵیت بوو مشتی ئەمریکایی وا چوونە سەرزەمینە ئەمریکا بوون و مالکینە زەمین ئیرادەیان لە خۆیان نیشاندا فرە فەرقەکەنتەکە حاڕیاگەکانە بریتانیا و ئەڵمان و فەڕەنسا خەیلێ فەرقەکەن کوڕە مالکن کوڕە ڕەعیەت نیەن ڕەعیەت سفەت نیەن حاڵیتە پێی بەرەخوا بە منتقە خۆی ئەو فکرەکەم یاڵەتە متحدەیە ئەمریکا مەحسوڵە تەلاشە ئەوگە کە مەحسوڵە تەلاشە ئەو نەوگە وا فکرەکاتەوە وەلێ تا ئەم مەقتەعە بۆ خۆی خەریکە دروست هەرەکەتەکە بۆ ئەوەڵین بار لە تاریخە دیتان چه اتفاقی کەوت خەیلێ مهمتر بوو لە یەکە مانگمەی خەیلێ مهمتر بوو اتفاق ئەمڕۆ بەرگێکی زەڕین بوو لە تاریخە ئینقلابیگەریە ئینسانەکان لە بەرامبەر نەزمە کۆرپۆریشنی و نظام سڵتە ئەم دەفعە چهرەیە ئیلاهیاتی مقدسی مؤسسات دەوڵەتی و کۆرپۆریتری نابود بوو تەوەسوتە مردمە عەزەمەت تەڵەبە یاڵەتە متحدەیە ئەمریکا و اتفاقات بعدی ڕقەمەدا بنە جوولەکەی حیزت دەهاتی گوێ وا پێوە ئەمتە تەبلیغەکرد لە سەرزەمینە ئێمە مردمە ئێمەت کردووە حیز و دز و سوالکەر و ئەحمەق و خولیای دموکراسی دە ئێستا چه اتفاقمانە مشتێ چی بوون ئەرازل و ئەو باشن دوا کەوتگن بێکارن برسی بوون ئەمانە چی بوون گەوادە پارتی و بارزانی چی بوون پۆفیوزە تاڵەبانی گەوادە دەوڵەتە جوولەکەی ئانوسی ئێرانی ئەمانە کێ بوون برسی بوون پاپەتی بوون کێ بوون مشتی عەزەمەت تەڵەب ئەمریکایی بوون چون نەهاد دەوڵەتیان شکاند چون پارلەمانیان لەگەدماڵ کردیانە توالێت نەهادهای بوروکراتیکە دەوڵەتە مۆدێڕن ئەرێ خاسیان پێکرد دەیسە تو چیان پێژی ئەمانە کیۆسیان کردگە ئاشوبگەرن ئەڕازل و ئەو باشن مەرتیکە تۆ فرە کوڕە خاسەی ئەرێ ئادەی بە ئەم شەڕە دەست پێ بکە ئەم ئینقلابە مەگەر لە یاڵەتە متحدەیە ئەمریکا گەڕی پێوە بنی جا کونە مشکتان بێ ئەوێت و ئەمارەت مەرتیکەی پۆفیوز ئەمە ئاغازە هەڵسانە مردم و دروستکردنە مردمە و ئەم مردمتانە کاول کرد بە کۆرۆنا بە نەمایش بە تەئاتر بە مەسرفگەرایی بە حیزە بە گەوادکردنیان بە قوربانیکردنیان بە گەی و کونی کردنیان ئێواتان کردوە مردمە تەوەجۆەکەین ئەمە اتفاقێکە کە کەوتگە و اتفاقێکی عەزیمی تاریخیە و ئێمە تەعقیب ئەم اتفاقە ئەکەین ئیستە بۆ ئەوەڵین بار مشتێ بنە جوولەکەی حیز لە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا لە بەرامبەر مردماوێسیان خەڵکە ئەمریکا فەرقەکە تۆ پیانێژی ئاشوبگەر بۆ خاتری وێ لەشکەر بکێشێتە خیابان بە بەهانەی ئەمنیەت و بەهێلیان بیان کوژی بیکە و کارە بکە دەی بیسمیلا دەی ئەو کارە بکە ئادەی تا بزانم ئەیوەی تۆ یا نایوەی تۆ خەڵکە ئەمریکا گەورەترین اتفاق تاریخیان خستکە یارانە کوردەوار بزانن بەرگێکی زەڕین لە تاریخ دەسی پێکرد قاپت تەوەهم نظام سڵتەشکیە دەستگاها و نەهادهای مؤسساتیە ئیلاهیاتی و مقدس بووگە نظام سڵتەی جەهانی تەوەسوت مردم شکیە
ئاغای ئەمینە حەمزە قوڕیشی من مطمئنم تۆ کونیت باوکیش و کونیە نەزەرت چییە نییە فکر ناکەی با بۆ هەنیرین ئازمایشە معقەد بزانین هەییانیەی بەچە کونی ئاخرەمە کەی مەدانە تۆز حیزت دزت بەچکە حیز بچۆ پەیکارە ئەمە کەی مەدانە تۆز ئەمە مەدانە مردمە ڕۆڵی واقعیە حاڵیتە کەرەمە بەدەسم مشتی بنەجوولەکەی بەچکە حیزە تۆخمە حیزە ئەجدا حیز گیرمان کردگە چییە ئاگەر کەوتکە دەرە قنگەتان وەستان خێری خراوە کون نییە پیا بڕۆی تۆ فیوز تەوەهم باوکە گەوادە تۆ لێ ئەدا ئمڕۆ ڕۆڵەی ئەمریکایی چوو سنای گرت شخصیت من شخصیت عظمت طلب پیاگم من خوکو تو کونی نیم بچه کونی تو حیز کوی لکوی هاتگی امین ناو آخر قنر آخر نیما گبرو واقعا نیما گبرو من مردمم تو افهمی مردم چه شکلیه مردم تکا حیز و کونی وکو تو اوا برخوردکا تو افهمی تو خارج بوجی لمردم تو کونیت قشر ممتازی قشر کونی من مردمم ئەوانەی وایم ڕۆ سنایان گرت حاڵیتە تو سەیرە ئەمانە بکە هاتکە بۆ خەسێنی شخصیەتە نییە شخصیەت ئەوە نێسی وا بووگەوە حیزە دنیا دەوڵەت سوارەقنی بووگە مؤسسات سوارەقنی بووگە قانون سوارەقنی بووگە زاتی نییە دەم کاتۆ دەی تۆ پیاگی پۆفیوز وا ئێرادەی خۆتە نییە دەی تۆ بەشەری تۆ حەیوانێکی کاوەڕێکی پۆفیوزی کونیت خۆشەدات لێی تۆ ئەمە زندگی ئەەکەی بابا ئەمانە فکرەکەن لاوە نییە لە حەدە توا قسە بکەی بۆ نیە لە حەدمنا من مردمم کاورا پەلامارمانی داگە کورە من مردمم گەوا باوک پیاگی بڕۆ قسە بکە تۆ ئەگەر مردمی بڕۆ قسە بکە دەی تۆ کونیت ناتوانی قسە بکەی بۆ زاتە نییە قسە بکەی کە ئەو مافەی بە تۆ داوە خۆم بە خۆمم داگە چون بە شەرم خەریکم قساکەم تۆ بۆ قسە ناکەی تۆ حیزە کوێی تۆ کێ حیزتی کردگە ناتوانی قسەکەی کە ئەو مافەی بە تۆ داوە نەماتەڵم لە تۆ داوایەکەم حیزە هیس ئەوە نیە هاتکی حیزمانکەی وەکو خۆتمان پێ بکەی قسەمەکە تەوەهم تۆ داگێلێت ئەحمەق وا نازانی مردم چه شەقلیە مردم ئەمەسە منم قینەتێ لە مواقعیەتە قینەتێ لە مواقعیەتە حەزی پێ ناکەی تۆ حەزەکەی مردم کزۆڵ وێ سوال بکات و قسەی مفت بکات و یوفویزم لە ناوە زوانیاوە کار بێت و نێژی کونی بێژە ڕەگەز خواز هاو ڕەگەز خواز قەشەنگە کورە بابە تۆ تەواو وجودت بێڕێزیە مەرتی کەی کاول کاورای حیزە کونی تۆ تەواو وجودت تەوهینە بە بەشەریەت ئێمە ئیمڕۆ ئەمەی بەسەرمان هاتکە چواری وەکو تۆ وای پێمان کردگە چوار خەسیاگی حیزی وەکو تۆ وای پێمان کردگە تۆ تەحلیلی چییە سەبارەت بەوانەی ئیمڕۆ چووگن سنای ئەمریکایان گرتگە نەفەهمن نازانن سەروەریە یاسا ناتوانن بپارێزن دواکەوتگن مەرتیکە ئەمە مەیدانە شەڕە ئەفەهمیت مەیدانە مردمە واقعیە ئەفەهمی من مردمم قساکەم مردم وا قساکە غەڕا قساکە مردم گەردەنکەشە مردم عەزەمەت تەڵەبە کزۆڵ نییە ئەو حیزەی وا تێر نییە ناوی تەلەڤیزیۆن ئێژێ کارتون خاوم و گۆڕ خاوم و برسیمە و خەریکم خۆم ئەفرۆشم بۆ $100 حیزە گەوادێ وەکو تۆس هەڵێ من دەسەکەم بە دەمە ئەژدەها نانە خۆم دەرتێرم ئەوەی نانم بووە باوکە ساحێبی دەرتێرم هەڵێ بووی گەواد پۆفیوزێکی وەکو تۆ لە ترسە ئەوەی کە من لەگرا پێم بەر نەخوات و نێژن پەیمانە حەیدەری جمێنیش ئەدات و وایچ بێڕێزە من ئا لەگرا ماهیەتە تۆم وتم تۆ کونیت پێتم وت چیت گەرەکەیتە
دیتە خۆی لە ترسیام نە لە توم تراخ ترسیام و نە لە ئەنوان ترسیام و خەڵکی پێژم بێتەر بێتە خەڵکی و من ناژی خەڵکیژە ڕەحمە لە دایک و باوکەچ پیایی قسەی دڵە گشتمانەکەی کاپەیمان قسەی دڵە گشتمانەکەی مردمە ئێمە حیز نەون ئێوە ئەدەبیاتە حیزیتان کردن ئەوە زەهنم هەردەم مردمە ئێمە ڕۆڵە بوون مرد بوون پیاک بوون دێمنی ژێژم تۆ کونیت هەیتر ئێژینە تا بوو هەنێرین ئازمایش بکەن ئاغایە ئەمینە حەمزە قوڕەیش بۆ هەنێرین ئازمایشەکەن ڕۆحە کونیە وجود و کونیە جسم و کونیە تۆ حاچی ساختاردە کونیە تەجاوز پەزیری دامینەیتە ئەکەن قەشەق حەزی پێەکەی ئێمە وانیین تەعەڕوز قبوڵ ناکەین ئجازە نادەین تۆ شەکنجەمان بکەی ئجازە نادەین تۆ ناو بنیتە قەڵمان ئێمە مردمین مردم منم ئەفەهمی مەسعود بارزانی چوار پوفیوز و کونی وەکو تۆ گەرەکیانە بێژن مردم کە زۆڵ و ترسە زاور و ترسیاگ و بێعەقڵ و جاهل و نادانن نە مردم منم دێ بڕۆ پیرۆزوێ دیتە دروست وتم کونیت کونی باشترە لە متەوەهم و ساگیسی دروست وتم بچۆ ئێمە بەساتە کونی وەکو تۆ لەم سەرزەمینە کۆ ئەەکەینەوە جێگەی تایبەتتان بۆ دروستەکەین مارتیکەی پوفیوز تۆ شەخصپەراخ تۆ مشتری فرەن تەکپەڕ نییەی ڕۆژە 20 نەفەر تێبۆت بزان یاران ڕاپەڕین ئەمە تەمرینێکە بۆ ئێوە بفەهمن ئەمانە گەرەکیانە ئێوە لە وەزعیەتە مردم دەربێرن کاورا تۆهینەکا بە ئێمە تۆهینەکا بە مەتنە ئینقلابیە مردم گەرە کەسی من مەسەڵەن فکرکە من ڕۆشن فکرم ڕۆشن فکر وا قسە ناکە ڕۆشن فکر جمێن نادا ڕۆشن فکر کەسێک کە حملەی پێەکە نۆربەرت ئەلیاس لە کتاوە سەیرە تەمەدون ئایژێ مردمە قەدیم وەختی تووڕە ئەو لە ناوە خیابانە ئەی کردە شەڕمشت ئەیدا لە یەکتری وەرێ مردمە دنیای جەدید ئەمڕۆ خۆی شکەنجە ئەکا خۆی کۆنترۆڵ ئەکا کاورا هەتکیەکە کاورا جمێنی پێئەدا کاورا پەلاماری ئەدات ئەم مەجبورە خۆی کۆنترۆڵکە لەبەرەوەی پێنێژن زدە قانون و نافەرمان و خشونەت تەڵەب و بێتربیەت و پێنێژن خەریکە خۆی شکەنجەکە ئەمە گەورەترین زوڵم و غەدرێکە تۆ لە حەقە خۆت ئایکەی هەڵی بووی ئەمانە گوزارشیانداگە مردمە ئێمە کە زۆڵە ترسە زاورە مردم گەرکی وە ڕێز و قسە بکە ڕێز لە عەزەمەت تۆتیت ڕێز لە شخصیەتی کوتی بۆ خۆت قائلی بزان ئەوەی ئەمڕۆ چوو سنای ئامریکای گرت بۆ خۆی احترام قائلو بۆ ئێرادەی خۆی احترام قائلو هەڵی بووی خۆی بە پیاک زانی خۆی بە حیز نەزانی خۆی بە کونیە ژێرە دەسەڵات نەزانی وتی من ئێرادەم هەز و ئێرادەم بەسەر نەهادە توا سابت ئەەکەم ئاغایە کامرانە حەمەنووری ئەم دیبەیتانەی ئێمە مەیدان شەڕە تەوەجۆ بکە من ئێشێ ئەمە جواو بدەمەوە تا چوار یارە وەکو جەنابەت بفەهمێ چۆن بەرخورد بکات نظامە سوڵتە دوو نەفەری وەکو ئەمەسە نظامە سوڵتە خۆ عەلی خامنەیی ناپەنەمێت ئەمەسە کتێت تۆ لە ئیرادە ئەخا ئەمەسە تێت ئێمە حیز ئەکا لە کەلام و حیزمان ئەکا زوانمان فاسدەکا ئەقڵمان فاسدەکا من ئیمڕۆ سەرزەمینە کوردەوارم لە بین چووگە عەزەمەت و شکۆی ڕابردوو و مەردانەم نەماگە قانون و کۆرپۆرێشن بەسەرما حکوومەت ئەکا من ئیمڕۆ لە سەرزەمینە خۆم ئاوارە کریاگم مردمە من لە سەرزەمین و لە خاکە خۆیان هیچ تعەلوقاتێکی نییە ئەو وامە ئەو پەڕە بێڕێزیە بە شخصیەت و کەرامەتە ئینسانیم کاورا تێتە ئەگرا ئێژێ هاوار مەکە ئەوەی وا ئەیوەن ئەیدەن لە دار لە سێدارە هاوار ئەکابیر لەوە ناکات و چۆن هاوارەکە ئەوەی ماڵی ئاگری گرتگە هاوار ئەکابیر لەوە ناکات و چۆن ماڵی ئاگری گرتگە تەوەجۆ ئەکەی مشتێ بنە پارتی و بنە ئیتلاعاتی و بنە جوولەکەی گەوات تێن مەتنە ئینقلابیە مردم لابوون ئەمانە ئێژن مردم ئێشێ خەسیاک قسە بکە
مردم ئێشێ مەسەڵەن کاورا شخصیەتی نییە، کاورا کتێوی نەخوێنگەسەوە، سەوادی نییە، دەدانە کتێوە خاتە پشتە سەری نیشان بدا کتێوم خوێنگەسەوە. براکەم تۆ ئەگە کتێوە خوێندوێت و سەوادە دوێت وەختی قسەکەی معلومە لە فاکتێک کە تێریتی لە چۆنیەتی دانانە بەحسێکەکەی تۆ سەوادە هەزیانێزە معلومە. بزانە من ئەگەر بۆ شخصیەت خۆم احترام قائل نەوەم ئیجازە ئەدەم هەر کەسێ تەعەڕوزم پێ بکە. من لە بەرامبەر نظام سوڵتەی جەهانی بە تەمامە پیچیدەگیەکانی نەویست چۆکمدا نەداگە بۆ دانەیە کوونی چۆن چۆکدا ئەدەم. من ئەمە ئەکەمە تەسویر لەبەرەوەی جامعە تەکسیر بوێتەوە وەختێسی ئەم بەچە کوونیانە لە جامعەی ئێمە کۆکرێنەوە. قاڵیت بوو تا بفەهمی دەسەڵات تەوەهومێکی بچووکە مشتی کوونی وەکو ئەمانە نائیدارەیەکەن. تا بفەهمی مردمە ئێمە تەوەهومە ڕێز بەڵبەختی کردگەن، تەوەهومە حقوق بەڵبەختی کردگەن، مردمە ئێمە ئەمانە بەڵبەختی کردگەن. لەزا جواو بەرەوە کورە مەرتی کەی کوونی ئەوەی ئاقڵ وێ ئەفەهمێ من چیم وت، ئەوەیشی کوونی وێ وەکو تۆ هەر بنە کاندومەکەی وا لە فکرە حاڵیت بوو. فەهمیت ئەدەبیات من پیاگ ئەی فەهمێ، ئەوەی کە هەست بە غورور ئەکا، ئەوەی کە خۆی بە پیاگ ئەزانێ کوونی وەکو تۆ حەز بە من ناکە. حاڵیتە من پۆفیوزی وەکو تۆم نەگەرەک، جامعەی ئێمە پۆفیوزی وەکو ئێوەی نەگەرەکە. ئێشێ کۆ بوێتەوە ئەم پۆفیوزانە لە سەرزەمینە ئێمە ئێشێ کۆ بوێتەوە. کانتێکستە من لەگرا کانتێکستە مبارزەس. ئەمە مەیدانە شەڕە، لە مەیدانە شەڕا وایەمە بە قولاو هەڵتمە کێشا. ئەمە تۆپاند ئەفەهمی ئەزانی زەهنیەت تۆ وەسەچی ئەژێ گوردانە کۆمەڵە ڕۆژێ عیدەیەک پازداری ئەسیر کردو بعد کەوتنە کەمین وایان پێهات ناتوانی ئەسیرەکان بوون تەسمیمیان گر ئەسیرەکان ئیعدام کەن. واتە معاون گوردان ئەسیرەکانی بەخەت کردو ئەیو سیاسەتە کۆمەلە ئینەست کە ئەسیر نمی کوشێت. کاورای ژاتوو ئەیو کاورای ئەحمەق تۆ ئیسەگەرەک تەمانە ئیعدام کەی تەوزی حەچیان بۆ دەی بڕۆن وە کێ بێژن سیاسەتە کۆمەڵە ئەسیر کوژی نییە وە مەلایکە مەرتیکە دەیبیان کوژە تا سوخڕانی چیان بۆکەی. ئێوە مشتی مردمانە متەوەهمە ئەحمەقن. کانتێکستە ئێمە مبارزەست، مبارزەی مردمێ وا مەوجود نییە. من لە ئەوڵ تۆزی هەمدا ئێژێ مردم مەوجود نییە. مردم چۆن مەرئی ئەوێ دەرئەکەوێ لە مؤسساتا دەرەکەوێ. کامە مؤسسات نهاد الدەوڵەت بە مؤسساتە مختلفە پارلەمان و کاخ ڕیاسەت جمهوری و دەستگای قەزایی و دادگاهە عالی و نهادهای ئەمنیەتی و نهادهای ماڵی و نهادهای ئاموزشی و نهادهای دەرمانی و ئێژن ئەمە شکڵە دەرکەوتگە مردمە. فەهمیت وەلێ بۆ ئەوەڵین بار لە تاریخە عدەیە مردمە ئەمریکا چوون ئەمەی کەوتیان شکڵە مردمە و مەرئی بوونە تەسویرە مردمە دایانە بەرد و تەسخیریان کرد، قداسەتەکەیان شکاند. من ئێستا لە کانتێکستە مبارزە قسە ئەەکەم. مەیدانە حیزە حیزەی چوار حیزە وەکو تۆ نییە بیتە وەسەتەوە. خروج باعث ئەوێ حەق تێتە دەرەوە، حەق لە خروج تێتە دەرەوە. تۆ خروج ئەەکەی ئەترازی وەتێتە دەرەوە. حەڵیت بوو ئەمە ئێشێ لە خیاڵستان زەهنە مردما بگۆڕێت. پەیمانە حەیدەری مردمە، مردم وەکو پەیمانە حەیدەری قسەکە، نەوەکو ئەو حیزانەی وا NRT نیشانیانەدا و KBC4 و تەلەڤیزیۆنە جمهوری ئیسلامی مشتێ خەمزەکەرە قرتیە خۆفرۆشن برسیە نان نەخۆر موچە نییە و موچە هەسە و موچە نییە و موچە نایەت و ئەوە نییە. حەڵی بووی مردم منم، مردم منم، مردم وا قسەکە، مردم گەردن فراز قسەکە، مردم تەماعی هەز خۆی حاکموێت. تەواو ئەم مردمێشە فکر کاتۆیشە حاکموێت. تەواو ئەم مردمێشە وەکو پەیمانە حەیدەری قسەکە. تەواو ئەم مردمێشە بزانێت چۆن قسەکە لە کێ ئەدات وە چه شکلی ئەدات، دەستی نەلەرزێت، دەمی نەلەرزێت.
وەکو ئەوانەی و ئەمڕۆ چون سنای ئەمریکایان گرت وا تۆ ناوە ئەمریکا تێری خۆت تەڕەکەی ئەمریکا و فرۆستی و ئەمریکا وەلێ مردمەکەی ئەمریکا ڕۆ چوو سنای گرت و تۆ دیت حیزەکانە سنای ئەمریکا دەرچوون لە دەسە هەر ئەو مردمەی وا ئێژە نوێنەرە ئەو مردمەنە دەرچوون خاص کارتونی بوون و وەهمی بوون لە دنیای ئەمڕۆیان بۆ دەرخستنە قەشەنگ دەریان خستنە دەیسە شتێکی تر هەست بێژیتی لە پشتە دمۆکراسیە هەسە شتێکی تر هەست بێژیتی تۆ ئەسن دەرک بەمە ئەەکەی شکاندنە قداسەتە نەهاتهای دەوڵەتی یعنی چی اتفاقێکی گەورەی تاریخی کەوت ئەمە تۆ ناتوانانی تەشخیصی بێت گەلحۆی حیزە بەچە حیز تۆ تەشخیصی نادەی ڕۆڵەی ئینقلابی تەشخیصی ئەدا ئەزانی چۆن ئستفادە ئەکا لەمە گوێت پێ و بنە ماڵی گەوادە بارزانی گوێت پێ و بنە ماڵی گەوادە تاڵەبانی جا بوێسە کەنگەر و ماز بە وەختە خۆی وەختێ لەسەر چەنگەکە قەساویەکان هاتنە خوارەوە ئەو وەختە ئەفەهمی یەکمەن ماس چەنێکەری هەست ئەمە دوژمنایەتی حەقیقیە ئەفەهمی خەیچەکەرە خنجەکەر ئەفەهمی جا تۆ بێسە سەیرە تەحوڵاتە دنیا بەگرا ئەگات بەگرا ئەگا کە ئێوە ئەیوێنن ئەم ئستیسالە وا لە ئینسانیان کردگە ئێمە بە تەمام قدرەت و مەردم سازیەکەین بە تەمام قدرەت و مەردم سازیەکەین و ئێشێ مەردم دروست بێت ملیۆنها پەیمانە حەیدەری دروست بێت بوێر قسە بکە ڕۆک قسە بکە پووسکەندە قسە بکە بە حیز بێژە حیز بە پیای گەورە بێژە پیای گەورە بە ئینسانە گەورە بێژە ئینسانە گەورەی قابل احترام و کەرامەت بە ئینسانە هاڕیاگە پوفیوزە مزدورە خائن بێژێ گەوادە حیزە کونیە نادروست هەڵیت بوو ئەمە مەردمە مەردم وا قسە ئەکا مردم وا ڕەفتارەکەەوە گشتی شێشێ حاکموێت مردم کەرامەتی هەست مردم عەزەمەت تەڵەبە مردم گلۆری گەرەکە مردم گەردەن فرازی گەردە مردم حکوومەتی بۆ خۆی گەرەکە لە دەسە خۆیاوێت زۆری بوێت ئەم مەچەکەی زۆری بوێت کەس نەتوانێت زۆری پێبێژێت ئەوە مردمە و ئێمە مردمە وا دروستەکەین ئەمە حافزەی تاریخی ئینسانە کوردی ئینسانە کوردی هەتا سێ نەسڵی گوزەشتەیش هەروە بوو کە من ئێژمی و دیسانەوە ئەیگەڕێنینەوە ئەوێ جا هەرچی بنە ئەرمەنیە گەواد و هەرچی بنە جوولەکەی حیزە ئەژدا حیزە دەرەکەوێ ئەو وەختە ئائیستە دەرەکەوێ کێ کوردە کی ناکوردە کی دیگەریە کوردە ئێوە وەزوانە ئێمە قسە ئەکەن هاتگنە ناو ئێمە بەچکە حیز بەچکە حیز هاتین ئومەتە ئێمە بە حیزی بکێشێنی وا سەیرە تەحولات بەرەو ئەوێچی با بزانی ڕاپەڕین و کوردەوار سەربەخۆ زوهور دانایی دەوران بوو با بزانی زوهور ڕاپەڕین و کوردەوار سەربەخۆ هەر وەک ئەوەی کە ناوە دیبەیتەکانمان یا ئاخرین شۆڕش بەشەرە و با بزانیت و با بزانی سەیرە تەحولات وا ئەچێ کە ئێمە ئێژینی با بزانی ڕاپەڕین و کوردەوار سەربەخۆ ئاخرین وەرژنە ئینقلابیە ئینسانە ئازادی ها بەدەسەوە جەهانە کوردی ها بەدەسەوە با خاص بزانیت ئایوە خۆش